خۆشەویستان باسکردنە لە نوێترین چاوپێکەوتنی یەکێک لە نووسەرە دیار و بەزبوون و قەڵەمە بە بڕشتە دیارەکانی باشووری کوردستانەویش چاوپێکوتنە لەگەڵ بەڕێز عەبدولکەریم شێخانی کە کەسایەتێکی دیار و ناسراوە و شارەزایەکی باشی لە مێژووی ڕابردووە هەروەها بە تایبەت لە ڕووی زمانەوانی شەویچەکە لە کەسایەتە دیارەکان و هەمیشە هەوڵی بە کوردیکردنیان بە پاراوکردنی زمانی کوردی بەشێک بۆ لە هەوڵەکانی بەڕێزیان و هەروەها خاونی چەندین نووسینیشە لە بواری مێژووی کوردووە هەروەها بەشێک لە قۆناغەکانی سیاسی کورد لە یەک لە دوایەکەکانی ساڵانی 50 و 60ەکان بەدواوە و قسەکردنی ئەو زۆر جاریش وەک ئاماژەم پێکرد لەسەر ڕاوانبێژی زمانی کوردی بۆ لێسا لە نوێترین چاوپێکەوتنە کتێبێک بە ناوی شێخی قەڵەمسپی بڵاوکرێتەوە کە ئەم چاوپێکەوتنێکی تایبەتە لەگەڵ بەڕێز عەبدولکەریم شێخانیا کراوە بۆ ئەوی بتوانرێت کۆی ئەزمون و کارەکانی وە ژیان نامەشی لەم دووتوێ ئەم چاوپێکەوتنە بخرێتە سەر ئەم کتێبەوە چاپ بڵاو بکرێتەوە وەکو بەشێکیش لە ئەرکی پرۆگرامەکەیمەش پێمان خۆش بوو کە بیکەینە هەواڵێک و بڕیاریشە خەڵاتی نووسەری ساڵی پێ ببەخشرێت. پاشوو چاپخانەی کار و ڕاگەیان خەڵاتی نووسەری ساڵی 2021 دەبەخشێت بە عەبدولکەریم شێخانی ئینستیتیوتی نارین بڕیاریدا کتێبێک چاپکات. کتێبەکە چاوپێکەوتنێکە لەگەڵ نووسەر وەرجێر مامۆستا عەبدولکەریم شێخانی. ئەم دیدارە ساڵانێک لەمەوە پێش لەلایەن ڕۆژنامە نووس خەڵەف غەفوورەوە لەگەڵ مامۆستا شێخانیدا ئەنجام درراوە بڕیارە لە مەراسیمی بەخشینی خەڵاتەکەی کارۆدا ئەم کتێبەش بڵاو بکرێتەوە.